بۆم نادرێتەوە بۆ نادرێتەوە بۆم نادرێتەوە بەخوای سێمانگە دەمێنەوە ئینشاءالله ئەمانگی ڕەمەزانە بە کاملی گۆشت و مریشک و مسواک و هەموو شتێک بە فەزلی خواوەی دابینەکەین. دوای چاپێکەوتنیەکی 1964 دوێنێ لە سەرەی موچەی خانشینیدا مامەیەک باسی لە دۆخ گوزەرانی خۆی کرد. لە دوێنێەوە پەیوەندێکی زۆرمان پێوە کراوە بۆ هاوکاریکردنی ئەو خانەوادەیە. ئەمڕۆ خێرخوازێک سەرجەم پێداویستی مانگی ڕەمەزانی بۆ دابینکردوون تاوەکو مانگی ڕەمەزان بە باشی بەڕێ بکەن ئەو خانەوادەیە. لێرە مام ڕەفیقی لێیە. سڵاوتان لێبێ. من دوێنێ وعدێکم پێ دوتم خوا گەورەیە بترەوە خێرخواز هاتوۆتە پێشەوە دوعا خێرەکە بۆ ئێوە هات هەرەوەڵا تامام دوای خێرتان بۆکەم خوانە هەموو دەدەوە لەلاتاندا خوا لە شناساکە خۆتان و ماڵ و مناوتان بەخوانە جوعمانی شادوعاتان بۆکەم سند بەخوای گەورە دەستێمە چاکردن ئەوەیە تۆ سەلامەت بی و بەدڵێکی خۆش و مانگی ڕەمەزان بەڕێ بکەیت. ماوەمەتا من توانێشکەم دوعاتان بۆکەم دەستێمە سند بەخوای گەورە. جەنابتان وەکو خێرخوازێک ئەمڕۆ ئەوکاریە خانەوادەیەکەن چیان بۆ ئەەکەن؟ وەڵی کاکە دیلان بە فەزلی خوا یەخوا بەخێر بن سەر و سەرچاوم گەورەتان کردین مامی گەورەمان و وەکو دایکی عەزیزمان وایە من کە دوێنێ ڤیدیۆی جەنابتم بینی باوەڕکە خۆم بۆ ڕانێکیرا زۆر گریام و هەر بە شەوەکەشی کە بینیم تەلەفۆن کرد بۆ جەنابێ بە فەزلی خوا بۆ زۆر تەئسیری تێکردم کە وتی گۆشتم نەخواردووە. ئینشاءالله ئەمانگی ڕەمەزانە بە کاملی گۆشت و مریشک و مسواک و هەموو شتێک بە فەزلی خواوەی دابینەکەین بە فەزلی خواوەی دابینەکەین. واجبی سەرشانمانە واجبی سەرشانمانە دوعای خێرمان بۆ بکە ئەوە هەڵبای هەموویەتی کورە بەخوا دوعای خێر هەتا من ماوە پێنج فەرزە دوعا بووەکەم نەمزگەوتیشان ئەوە سبەی جومێ یەک دنیا دوعا بووەکەم بۆ گشتان بە هەمووتان ئەو ریژەتان ماچەکەم ئەو چاوەتان ماچەکەم من زیاتر ڕاو نەگرم بڕۆی سەحەتی خۆ وەگرە.